بەڵێ زیاتر ڕادەوەستین سەبارەت بە کاریگەریەکانی کۆڕبەندی مپس کە کوردستان بە چ شێوەیەک دەردەخات؟ ئایا چ کاریگەریەکی ئەبێت ئەنجامدانی کۆڕبەندێکی لەم شێوەیە لەسەر پێگەی هەرێمی کوردستان لە ناوچەکە؟ دەمانێت گفتوگۆی زیاتر سەبارەت بەم بابەتە بکەین لەگەڵ دکتۆر سامان سۆرانی پسپۆڕی پەیوەندیە نێودوڵەتیەکان کە لە ستودیۆی دهۆکەوە لەگەڵ ئێمە. ئەم کاتتان باش دکتۆر. کۆڕبەندی مپس و کاریگەریەکانی لەسەر پێگەی هەرێمی کوردستان دەمانەوێت گفتوگۆی زیاتری لەسەر بکەین. ئەم کۆڕ و کۆبوونەوانەی هاوشێوەی مپس چەندە بە گرنگ دەزانرێت بۆ پێگەی سیاسی هەرێمی کوردستان و پێگەی سیاسی وڵات بەگشتی؟ سەرەتا بەیانیتان باش، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. ئەڵبەتە کۆڕبەندی مپس یاخۆت کۆڕبەندی ئاشتی و ئاسایش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پلاتفۆرمێکی عەقلانیە ڕاستی کە ڕێکخراوە لەلایەن زانکۆی ئەمریکی لە دهۆک. دەرفەتێکی زۆر باشە بۆ کۆکردنەوەی سەرجەم ئەو زانا و پسپۆڕانە و ئەکادیمیانە و سیاسەتوانانەی کە لەسەر ئاستی ناوخۆ و هەرێمی و نێودوڵەتی بانکێشت کراون بۆ ئەم بۆنەیە، بۆ ئەوەی کە بتوانن ئاڵوگۆڕی زانیاری بکەن، تاوتوێی ئەو بابەتانە بکەن کە ئەمڕۆ هەنووکەین یاخۆ چارەنووسازن، بابەتەکانی کە لە پانێڵەکان پێشکەش کراون کە گرنگی خۆیان هەیە لە وەرکشۆپ کە بابەتی فیدرالیزم، حکومڕانی یاخۆت کەش و هەوا و ئاسایشی بە شێوەیەکی گشتی، ئەمانە هەمووی دەرفەتێک بوونە کە هەرێمی کوردستان بتوانێت سوودمەند بێ لە بیر و بۆچوونی زانایان و کەسانی پسپۆر لەسەر ئاستی نێودوڵەتی. طبعاً بابەتی ترکە پێشکەش کراوە پەیوەست بووە بەوەی کە سیستەمی نێودوڵەتی ئەو ململانیانەیە کە هەیە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چەندێک ئەتوانێت کاریگەری هەبێت لەسەر ناوچەکە، چەندێک ئەتوانێت هەرێمی کوردستان بە ئاگا بێت لەو ڕووداوانە و چۆن بتوانێت خۆی ئامادە بکات و ڕاستپاردەکان بۆ ئەوەی کە کار لەسەر ئایندە سازی بکرێت، نیشتمان سازی بکرێت و هەرێمی کوردستان بە پارێزراوی لەناو ئەو چوارچێوەیە و ئەو هاوکێشانە دەرکەوێت. و ئەڵبەتە گرنگیەکەشی لەوە بووە کە توانراوە لە ڕێگەی ئەم کۆڕبەندەوە لۆبیەک بۆ هەرێمی کوردستان بکرێت. ئێوە خۆتان ئاگادارن لەوەی کە سەرۆکی حکوومەتی پێشوو لە بریتانیا حزوری هەبووە، تۆنی بلێر وەکو سەرۆکی حکوومەتی پێشوو لە بریتانیا و حزوری هەبووە لە ڕێگەی ڤیرچوەلەوە پەیامی خۆیان گەیاندووە و ئەمانە هەمووی پردی پەیوەندین کە دروست دەکرێت لە نێوان زانایان و پسپۆڕان لەگەڵ بڕیار بەدەست لە هەرێمی کوردستان و ئەمەش وای لێ دەکات کە هەرێمی کوردستان پێگەی بەرزتر بێت. بەڵێ باشە دکتۆر، مپس چ گرنگێکی بۆ پێگەی هەرێمی کوردستانە بێت لە کاتێکا کە کوردستان بۆتە ناوەندێکی گرنگ بۆ پێکەوە ژیان و هەروەها ئاشتی و ئاسایش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ تا چەندە مپس لە ڕووی ئەوەی کە کوردستان ئەسڵەن ناوەندێکی فەریدە بۆ پێکەوە ژیانی تەواوی نەتەوە ئاینەکان، ئەمە دیسانە چ کاریگەریەکی لەو ڕۆوە لەسەر هەرێمی کوردستان ئەبێت؟ لەو ڕۆوە توانیوێتی مپس ببێت بە ئاوێنەیە کە تایدا هەرێمی کوردستان خۆی نمایش بکە بۆ جیهانی دەرەوە، خۆی نمایش بکە بۆ وڵاتانی هەرێمی کە ئێمە لە ڕاستیە ئەو بابەتانەی کە وروژێنراون وەکو پێکەوەژیانی ئاشتیانە، وەکو بابەتی دیموکراسی، چەمکەکانی تر کە پەیوەندی هەیە بە مافی مرۆڤەوە گرنگی پێدراوە لە هەرێمی کوردستان، توانیوێتی خۆی بچەسپێنێت و هەرێمی کوردستان هەنگاوی زۆر باشی ناوە بۆ ئەوەی کە هاوشانی وڵاتانی ڕۆژهاوە ئەو بەهایەنی کە لە ڕۆژهاوە بە گرنگیەوە تەماشای دەکرێت لێرە جێبەجێ بکرێت. و ئەمەش وای لێ کردووە کە هەرێمی کوردستان ئەمڕۆ لە چاوی دنیای دەرەوە وەکو پێگەیەکی قوارەیەکی سیاسی، پێگەیەکی جیۆپۆلیتیکی کە هەیەتی گرنگی زیاتری پێ بدرێت و وڵاتان تیش بخەنە سەر ئەم هەرێمە و لەلایەکی ترەوە هەوڵی ئەوە بدرێت کە پردی پەیوەندی لەگەڵ هەرێمی کوردستانە بەهێزتر بکرێت و هەرێمی کوردستانش بتوانێت لە ڕێگەی ئەو پەیوەندیانەوە پاڵپشتیەکی زیاتری پێ بگات لەلایەن کۆمەڵگەی نێودوڵەتیەوە بۆ گەیشتن بە پەیوەندەکانی هەرێمی کوردستان. تا چەندە ئەم کۆڕبەندانە پەیوەندەکانی هەرێمی کوردستان کراوەتر و فراوانتر دەکات؟ لە کاتێکە تۆ کۆڕبەندێکی وا دەگێڕی و دەتوانی بە باشترین شێوە بەڕێکوپێکی بەڕێوەی ببیت و ئەنجامی بدەیت و کەسانی بیانی کە لێرە حزوریان هەبێ خۆتان دەزان زیاتر لە 300 کەسایەتی ئەکادیمی و سیاسی و
ئابووری لێرە وجودیان هەبووە، زیاتر لە 80 وڵات کەسانی لێرە وجودی هەبووە. ئەمە خۆی لە خۆیان تۆڕێک دروست دەکات کە ئەتوانێت وەکو لۆبی بۆ هەرێمی کوردستان دەرفەتێک بێ بۆ ئەوەی کە بڵێن هەرێمی کوردستان شوێنێکی سەقامگیرە لەم ناوچەی کە پڕە لە ئاشوب و ناسەقامگیری هەرێمی کوردستان دەتوانێت ببێت بە ژێرخانێکی زۆر باش بۆ وەبەرهێنانی بیانی بۆ ئەوەی کە بتوانێت هەرێمی کوردستان دووبارە ئابووری خۆی ببوژێنێتەوە و هەرێمی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان گرێ بدرێ بە وڵاتانەی کە باوەڕیان بە پێکەوەی باشە دکتۆر کەواتە باسی دۆخی ئابووریت کرد بەڕێوەچوونی کۆڕبەندی مپس لە پاڵ پەیوەندی دیپلۆماتیەکان کە باست لێوە کرد چەند سوودی بۆ پەرەپێدانی پەیوەندی بازرگانیەکان بۆ نمونە ڕاکێشانی و بەرهێنانی بیانی دەبێت بۆ هەرێمی کوردستان لە کاتێکدا ئەوە نیشان دەدات کە لێرە سەرمایەدار سەرمایەکەی لە ئەماندایە لە ئاسایشدایە. خۆی ئەوەی ڕاستی بێت دامەزراوەی گرنگی وەکو برۆکینگز، دامەزراوەی گرنگی وەکو کامبریج، ئەمانە باوەڕپێکراون لەسەر ئاستی نێودەوڵەتی، ئەمانە کاتێک زاناکانیان باس لە سەقامگیری هەرێمی کوردستان دەکەن، باس لەو گەشەیە کە دەکەن لە هەرێمی کوردستان لە ڕووی حکومڕانی باشەوە بوونی هەیە، پاڵنەر دەبێت بۆ ئەوەی کە وڵاتان یا حکوومەتەکان هانی وەبەرهێنی خۆیان بدەن کە بتوانن لێرە وەبەرهێنان بکەن. ئەمەش تەبعاً بۆ ئابووری گرنگی خۆی هەیە. ئێمە دەزانین کە هەرێمی کوردستان لە ڕابردووشە پەیوەندی هەبووە، وەکو بەڕێز بۆریس جۆنسن باسی کرد، زیاتر لە 200 کۆمپانیای بریتانی لە هەرێمی کوردستان تەواجودی هەیە. وڵاتانی تر بە هەمان شێوە لەسەر ئاستی هەرێمی لێرە وەبەرهێنانیان کردووە، وڵاتانی کەنداو لێرە لە هەرێمی کوردستان وەبەرهێنانیان کردووە. بەواتە ئەم کۆڕبەندە دەتوانێت ببێت بە سەکۆیەکی زۆر باش بۆ نمایشکردنی دۆخی هەرێمی کوردستان لە ڕووی ئاسایشەوە، لە ڕووی سەقامگیریەوە، و ئەمەش لە هەمان کاتە دەبێت بە پاڵنەرێک بۆ ئەو وەبەرهێنە بیانیانە یاخۆ ئەو کۆمپانیا زەبەلاحانەی کە دەتوانن ئەمڕۆ لە جیهانە ڕۆڵ بگێڕن، بنیاتنانی دەوڵەتان لە ڕێگەی ئەوانەوە جێپەنجەی خۆی دەبینێت، و ئەمەش وای لێ دەکات کە هەرێمی کوردستان پارێزراوتر بێت و لە ناو کۆمەڵگەی نێودەوڵەتیە اعتبارێکی زیاتری هەبێت لە پاڵ ئەوەی کە هەرێمی کوردستان هەوڵ دەدات کە ئاسایشش بگەڕێتەوە بۆ عێراق، ئاسایش سەقامگیری بگەڕێتەوە بۆ عێراق و عێراقش بتوانێت پێگەی خۆی بەهێز بکات. ئەمە وا لێ دەکات کە بڵێن هەرێمی کوردستان یارمەتی دەرە بۆ ئەوەی کە عێراقش سمعەیەکی باشتری هەبێت لەسەر ئاستی نێودەوڵەتی. بەڵێ ئێمە سوپاس دەکەین دکتۆر سامان سۆرانی پسپۆڕی پەیوەندی نێودەوڵەتیەکان لەگەڵمان بوویت و بەڵامدەری پرسیارەکان بووی سەبارەت بە کاریگەریەکانی کۆڕبەندی مپس.